من نام مستەفای سەیدینێ ساڵی 1963 لە سەنگەسەر لەدایک بووم. خوێندنی سەرەتایی و ناوەندیم لە سەنگەسەر و ئامادەیم لە قەڵاتزێ و ڕانیە تەواو کردووە. ساڵی 1970 بەشی کوردی کۆلیجی ئادابی زانکۆی سەلاحەدینم تەواو کردووە. ساڵ 2006 لە کولیەی زمانی زانکۆی سلێمانی ماجستێرم هێناوە. لە ساڵی 1992 تا ئێستا مامۆستام. سەرەتای خوێندنەوە بۆ شێعر دەگەڕێتەوە، لە پێشدا بە شێعر دەستم پێ کردووە، دواتر هەندێک کتێبی دیکە و ئەو زمانانێک کە دەیانزانم زیاتر زمانی عەرەبی و فارسی و هەندێکیش ئینگلیزی. من هەر لە قۆناغی سەرەتاییەوە لە قۆناغی سەرەتا هەندێک خزممان هەبوون پێش ئەوەی کە دیوانی هێمن تاریکۆڕۆن چاپ کرێت. ئەوانە بە مەرزەما شعرەکانیان بۆ دەهێنام و لە خوێندنەوەی شعرەکانی هێمنەوە ئارزوی خوێندنەوەم بۆ دروست بوو زیاتر. دواتریش هەر لە قۆناغی سەرەتاییەوە لەبیرمە ئەو کاتی کە خەڵک کارەبا نەبوو خەڵک تەماشای تەلەڤیزیۆن و شتانەکەن، کارەبا ڕۆژ بوو لێرەوە بەسەر ئێرە بۆ قەڵاتزێ، بەس لێرە کارەبا نەبوو، خەڵک ئێواران شەوان کۆ دەبوونەوە کتێبیان دەخوێندەوە. ئەو کتێبانان دەهێنای بۆم دەخوێنەوە، ئەو خزمانە لە ماڵی ئەمە کۆ دەبوون، مەسەڵەن کتێبی حەیدەرنامە و ئەمیر ئەرسەلان و محەممەد حەنیفە و غەزای بەهنەسا و ئەوانە لەوانەوە وردە وردە هەستی سەریقەی شێعر و کێش و سەروا ئەوانم لا دروست بوو، سەرتاکەی بۆ ئەو کاتان دەگەڕێتەوە. بەڵام ئەوە شتێکی سەرەتایی بوو. لەبیرمە یەکە کتێب کە خوێندمەوە کوڵێن کتێبێکی تاڕادەیەک فکری بێ، کتێبێکی عەرەبی بوو کە لە پۆلی سێی ناوەندی بوو بەناوی العلم يدعو للإيمان، کابراایەکی عێراقی نووسی بوو ناوی جەواد خالسی بوو. یەکەم کتێب کە بە عەرەبی خوێندمەوە ئەو کتێبە بوو. ئەو وەکو باسیشم کرد ئەدەبیات یەکەم شعرەکانی هێمن بوون کە پێش چاپکردنی دیوانەکەی خوێندمەوە. چۆن ژیانی مرۆڤ و بیر و بۆچوونی مرۆڤ یان مرۆڤەکان بە خۆشیان لێ خواندا جۆر بە جۆرن، ژیان بە خۆی بەهوو جۆرا و جۆریەوە جوانە. پێویستە کتێبخانەش هەموو کتێبێکی تێدا بێت، تەنها ئەو کەسێک کە تایبەتمەندی هەیە لە بوارێکیشدا پێویستی بە هەموو بارەکانی دیکە هەیە بۆ دەوڵەمەندکردنی ئەو بارە تایبەتی خۆی. بۆیە پێویست نابێت کتێبخانە تەنها یەک جۆر کتێبی تێدا بێت. کتێبخانەی دەوڵەمەند و تێر و تەسەل ئەوەیە کە هەموو جۆرە کتێبێکی تێدا دەستگەوێت بەپێی کەم و زۆری کتێبەکان گرنگ نیە، بەس مهم ئەوەیە گرنگەوەی هەموو کتێبێکی تێدا بێت. وەڵام من پێم وایە کتێبخانە وەکو چۆن مەسەڵەن مەتبەخ یان ئەوەی شوێنی شێو چێشلێنان ناندێن گرنگە کە چێشی تێدا لێن مەتبەخ، ئەوە بۆ لە ڕووی مادیەوە بۆ گەشەکردنی لەش و بۆ پێداویستەکانی لەش و بۆ ژیانی ئینسان. کتێبخانەش لە ڕووی معنەویەوە ئەوەندە گرنگە لە هەموو ماڵێکدا هەبێت. چووکە کتێبخانە کتێب خۆراکی ڕۆحی ئینسانە و لە مێژیشە دەڵێن کتێب باشترین برادەرە، ینی هەمیشە لە فریاد دێت و بەبێ ئەوەی کە منەتت لەسەر بکات لێت تووڕە بێ هەموو شتێکت فێر دەکات و ئەزمموی ژیانی ئەو هەموو نووسەر و ڕۆشنبیر و مێژوو نووسانت بە شێوەیەکی زۆر ئاسان و کورت پێ دەڵێت. پێویستە لە هەموو ماڵێکدا هەبێت و پێویستە لە ماڵەکانماندا منداڵەکان هەر لە سەرتاوە خۆی خوێندنەوەیان لەلا گەشە پێ بدەین وان بکەیت فێری خوێندنەوە ببن. ئەدەبی کوردی لە سەدەی 19 تا سەرەتای سەدەی 20 تەنها بریتی بووە لە شێعر. تەنها چەند پەخشانێکی هەبوو وەکو مەولودنامەی شێخ حوسێنی قازی و مەولودنامەی چەند مەولودنامێکی دیکە کە بە پەخشان بوون، ئەوەی دیکە هەمووی شێعر بووە. بۆیە شێعری کوردی ڕۆڵێکی گەورەی هەبوو، ینی ئەوەن کورد لە هیچ شتێکدا دەوڵەمەند نەبێ، لە شێعردا یەکجار دەوڵەمەندە. بۆیە شێعری کوردی بە تایبەتی دواتریش ئەدەب بەشەکانی دیکە ئەدەب کە پەیدا بوون لە سەدەی 20 چیرۆک و ڕۆمان و ژیان نامە و ئەوەی پێ دەڵێن سیرێزاتی، ئەوانە کتێبخانەی کوردیان یەکجار دەوڵەمەند کردووە. ئەو کتێبێک کە ئەم زۆر من بەکاردێنم چەند کتێبێکن، زیاتر مەسەڵەن کتێبەکانی سەعیدی نورسی لە ڕووی ئەدەبیاتشەوە کتێبی دیوانی نالی، چونکە من کە دیوانی نالیم خوێندەوە، دیوانی نالی کاتێک خوێندەوە کە هیچ واتێ نەدەگەیشتم لە ئەو کاتی لە سی ناوەندی بووم، بەڵام دواتر وردە وردە چەند جارێک خوێندمەوە تێگەیشتم دوای کە ڕۆچوون زیاتر لە ئەدەبیات و شێر و بۆم دەرکەوت کە کورد نەک هەر شاعری هەیە ناریشی هەیە. بۆم دەرکەوت نالی یعنی کورد ئەگەر یەک شاعری دیکەشی نەبێ
بەس نالی هەبێ شانازیە بۆ هەموو کورد کە شاعرێکی وا گەورەی هەیە وەکو مەسعود محەممەد دەڵێ نالی گەورەترین شاعری ڕۆژهەڵاتە بەڵام بەداخەوە ینی خەڵک ینی کورد وەکو حەقی خۆی ناداتێ و نایناسێت ئێستا لە ئێران چۆن حافظ هەیە دەڵێن لە هەموو ماڵێکی ئێرانی کە قورآنێکی پیرۆزی هەبێ دیوانێکی حافزی لە بنداناوە ینی نالی ڕەنگە لە زۆر شتدا لە حافز تێپەڕی بێت بەڵام کورد میلەتێکی چەساو و بێ ئاڵاو ینی فەرهەنگەکەشی بەداخەوە لە ئاستێکدا نییە کە ئاوا قەدر و ڕێزی گەورە پیاوانی خۆی لابێت بۆ ئێمە بەردەوام دیوانی نالی دوو دیوانە منێکیان کە لێرەیە یەکیشیان لە خوارێ بەردەوام هەر لە لامە دەیخوێنمەوە بێوان ئیسلام دینی زانست و علم و معریفەیە یەکەم ئاەت کە هاتووە یەکەم وشە باسی خوێندنەوە دەکات أعوذ بالله من الشيطان الرجيم اقرأ باسم ربك الذي خلق يعني بخوێنەوە يعني با مرۆڤێکی نەخوێندەوار خوا پێی دەفەرمێ بخوێنەوە کەواتەوە فەرزە هەموو کەس خوی بداتە خوێندەوە و خوێندەواری ئێستا لە مێژوودا ئەگەر تەماشاکەی زانای وا هەبووە ئەوەندە گرنگی بە کات و بە خوێندنەوە داوە دەڵێن لە کاتی نەخۆشیدا چەند کەسێکی ڕاستپاردۆکە بە نۆرە کتێبی بۆ خوێندنەوە یان چەند کتێبێکی بۆ بێنن ئەگەر بۆ خۆی توانای خوێندنەوە نێبێ ئەوان بۆی بخوێنەوە بۆی ئەوەندە بایەخیان بە خوێندنەوە داوە ئەگەر لە مێژووی ئیسلامیش تەماشاکەی بۆم لەوەی عەباسیەکان بەناوبانگە کە هۆلاکو کاتی خۆی بەغدا داگیر کردووە دەڵێن ئەوەندە دەستنووسی تێدا بوون کە دیجلە هەمووی بەمەرەکە بکەو کاتی بەدەست نووسراوەتەوە چاپخانە نەبووە دیجلە شین بووە و خەڵک بەس وەکو پردێک بەسەر کتێبەکاندا پەڕیوەتەوە ینیەوە بێژگەلەوەی ئەو هەموو بەرهەمی فکری یۆنانیەکان کە وەخت خۆی دارالحکمان دانا عەباسیەکان کە ئەو هەموو کتێبانیان تەرجمە کردن بەرهەمەکانی ئەرستۆ ئەفلاتون و سوقڕات و ئەوانە ینی لێرەوە ئەو کاتی لە سەدەکانی نێوەڕاست دەکات لە ئەوروپای پێی دەڵێن سەردەمی تاریکی ئێرە سەردەمی گەشانەوەی فکر و ڕۆشنبیری و گەشانەوەی کتێبخانەکان بووە بۆ خۆم لادەیم خەڵکی لادێش زیاتر بە زمان پاراوی و کوردی ڕەوان و وشەی ڕەسەن و ئەوانە بەناوبانکن کە لە لادێ گەورە و مسەندان و شەو و تعبیر و فرێز و ئەوانە دەبین کە ئێستا بە هەڵە بەکاردێن ئەوە وای کردووە کە من زۆر جار ئاور لەو بابەتە بدەمەوە شتی لەسەر بنووسم وەکو لە پاشکۆی ئەدەب و هونەری کوردستانی نوێژارێکی شتێکم نووسی با زمانەکەمان نەشێوێ بەڵام هەر هەندێک لەو شتانەی باسم کردو هەندێکیان جێبەجێکران هەندێکی دیکە هەرگویان دیسان وتارەکەم درێژتر کرد لە گۆڤاری مەهاباد و لە گۆڤاری گزنگیش بڵاوم کردەوە گزنگی یەکێتی نووسەرانی کەرکووک بە ناوی پاچیدی زمانەکەمان نەشێوێ لەو باردە من کە شتێک دەبینم وشەیەک یان تعبیرێک بە هەڵە بەکاردەیان داڕشتێکی هەڵەی دەربارە دەکرێت زۆر وەکوڵەن تەبیعاتم تێک دەچێت سوور دەزانم غەڵەتە و خەڵکیش کەمتر بە قسەت دەکات بۆ لەوتارێکی درێژم لەسەرەوە نووسباچیدی زمانەکەمان نەشێوێ لە گۆڤاری مەهاباد کە لە مەهاباد دەرەچێت بڵاو بۆ دواتریش لە گۆڤاری گزنگی یەکێتی نووسەرانی کەرکووک لەکوێدا وشە بە هەڵە بەکاردێ هەمووشەی وشە داڕژراوە بە هەڵە داڕژراوە یان تعبیری هەڵە بەکاردێ یان ڕستە بە هەڵە بەکاردێ ئەوە چاک بکرێتەوە جا چاکردنەوەکە جاری وهەیە وشەیەکی لەهجەی سلێمانی فریاد دەکەوێت جاری وهەیە هەندێک جار وشەیەکی بادینی یان ئەگەر زۆر جار وشەکەم و کریانی بێ ئەوە من ینی بە قەستی وا ناکەم هەر بۆ خۆی بڵێن کەلێنەکە بۆی پڕ دەبێتەوە نەوەڵا نەک ناوچەی وڵای کورد وەرگێڕی زۆر باشی هەیە ئەو کتێبانە دەبێت دیاری بکرێن کە پێویستن و بە کوردی نین بکرێنە کوردی وردە وردە ئێستا وەختی خۆی مامۆستا هەژار بە ڕەحمەت بێ زۆر لەو کتێبانی دەکردە کوردی کە وەرگێڕێکی دەگمەن بوو ڕەنگە کەم کەس بتوانێەوە کە وەرگێڕە بەڵام ئێستاش وەرگێری زۆر چاکمان هەن لە هەموو وڵاتان لیژنەی وەرگێڕان هەیە بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی بێ ئاڵای و بێدەوڵەتی و ئەو شتانەوەنی ئەو لیژناننی لیژنەی وەرگێڕان ئەو کتێبانە دەستنیشان دەکات کە پێویستن بۆ ئەو قۆناغە بۆ ئەو سەردەمەی ئەو میلەتە ئەو لیژنەکە دەست دەکات بە تەرجەمان و دەتوانێت لە ماوەیەکی کەمدا کتێبێکی یەکجار زۆر تەرجەمە کات بەڵام ئێستا بەداخەوە لە کوردستاندا شتی وامان نییە هەمووی هەوڵی تاکە کەسیە کە هەر کەسە بەپێی سەلیقەی خۆی کتێبێک هەڵدەبژێرێت و تەرجەمەی دەکات بەڵام واش کتێبێکی زۆر تەرجەمەکران و کەرێنێکی گەورەی گرتووە زمانی کوردی ئێستا لە قەیرانێکی زۆر گەورەدا بەداخەوە چونکە قەیرانەکەش لەوە دێت کە داڕشتنی زاراوە و وشە ینی سەرچاوەیەکی یەکگرتوونیە یەک شوێنەوە دەرناچێت لەبەر هەر کەسە هەر کەناڵی تەنانجاری وایە کەناڵێک لە خۆڕات چەند وشەیەکدا دەڕژێ کەناڵێکی کە جەماعەتێکی کە کۆڕی زانیاری یا هەندێک ڕۆشنبیر کۆ دەبنەوە هەر یەکەی وەکو دەڵێن کەس
نامی کەس ناخوێنێتەوە بۆتە هۆی پاشاگەردانیەک لە نێو زمانی کوردیدا بێت و ئێستا کاتی خۆی زمانی حکوومەتی باز سەرباری ئەو هەموو خەفەقان و زەبر و زەنگەی کۆڕی زانیاری کورد لەوێ دەوری هەبوو چونکە چەندان زانای گەورەی وەکو مەسەلەن مامۆستا هەژاری مکریانی مامۆستا هێمن مەسعود محەممەد ئەوانە لەوێ بوون زاراوان دادەنا پێکەوە زاراوان دادنە و ناوە ناوش بشێوی نامیرکە بڵاویان دەکردەوە بۆی زاراوە خۆماڵەکان جێی زاراوە بێگانەکان بگرنەوە بەڵام ئێستا شتی بە زۆری بەداخەوە و زاراوانی دان دەڕژن غەڵەتن ئەو کەسانش ئەوەندە خەمخۆری زمانی کوردی نین ئەوەندە وەکو پرۆژە یان وەکو شتێکی ئابووری تەماشای دەکەن بەداخەوە میەکەم بەرهەمێکی وەرگێڕاوە کە کتێبێکە بە ناوی المارکسیە والئیسلام کتێبی کابرایەکی میسریە دکتۆر مستەفا مەحموود کە 30 ساڵ کۆمۆنیست بوو دوایی ئیمانی هێنا ئەو کتێبەی نووسیوە المارکسی والئیسلام تەمەنە من ئەو کابرا کتێبەکەی کراوەتە فارسیش سید هادی خۆڕامشاهی کردوێتە فارسی من بۆ تەرجمەکردنی ئەو کتێبە هەردووکیان لەبەردەست بوو هەم فارسیەکە و هەم عەرەبیەکەش یەکەم بەرهەم ئەوە کە ئەوە چاپی دووەمێتی چاپی یەکەمی ساڵ 98 چاپکراوەش ساڵی 2016 چاپکراوەتەوە چەند بەرهەمی یەک دوو بەرهەمی دیشم هەن کە ئێستا بەداخەوە لەبەردەستنین خۆشیەکانی ڕۆح کە لە عەرەبیەوە وەرم گێڕاوە لەگەڵ تیراوەی بەڕڵایی ئەوش هەر لە عەرەبیەوە و کتێبێکی کەش هەر لە عەرەبی وەرم بە ناوی سامان و حوکمڕانی لە ئیسلامدا ئەوانش هەر ئەوەشە کتێبێکی وەرگێڕاوە کە ساڵی 2017 چاپکراوە هونەرە ئیسلامیەکان باسی هونەری ئیسلامی دەکات کە دوو پرۆفیسۆری میسری وابزانم نووسیویانە لە نووسینی خۆم تەنها ئەو کتێبم هەیە بۆ نووسین کە وەرگێڕان نەبێ ئەو کتێبە لێکۆڵینەوەیکە لەسەر شاعری بەناوبانگی کورد وەفایی میرزا عەبدوڕەحیمی سەڵاغی بە ناوی پای وەفایی لە ناو شاعرانی سەدەی 19 کرمانجی خوارودا تەلەبەکانمان لێر لە کولەی تەربیەی قەڵازێ زانکۆی ڕاپەڕین کە توێژینەوە و ئەوانە دەنووسن هەموو هاوکارێکیان دەکەم لەو ڕۆوەکو بۆشم باسکەیت هەر چەندە هەندێکیان کتێب ونیش دەبن لەو نێوانێدا بەڵام هەرگوێی نادەبێ بە هەموو جۆرێکی هەر کتێبخانەی خۆیان لە خزمەتیاندام هەر یا هاوکارێکیان بوێت کتێبیان بردو و نانهێناوەوە یان هەندێک تەلەبە جاریوە بۆ توێژینەوە و لێکۆڵنەوەشتووە کتێبی دەبن و لە بیریان دەچێتەوە یان ناهێننەوە بەس زیاتر ئەوەندەی کتێبم لە قیس چوو بێت و ڕۆیشت بێت ئەو کاتی بکە ساڵی 1970 کە لێرە پشدەر وێران کرا ئێمە ڕۆیشتین بۆ ئێران و ئەوانە کتێبەکانم هەندێکی لەگەڵ خۆم زۆر کەمێکم لەگەڵ خۆ هەندێکم بە لەناو ماڵە بەجێ هێشت هەندێکم بە برادێکی سپات ئەوەی لە ماڵە بەجێم هێشت بوو بە حساب دوو کەسی تێدا بوون کە جێی متمانە ئەوانە بوون بەڵام چۆن دەڵێ گڵبژێریان کرد بوون هیچی وها لێ نێژ بوو داهاتمەوە تا کتێبێکی زۆرم فەوتاوە لەو زۆر ئەرەوەڵە بێگومان خوێندنەوە سەرچاوی هەموو جۆرە ڕۆشنبیری و تێگەیشتن و دنیاناسیەکە کەسێک کە نەخوێنێتەوە ینی تێڕوانینی دەربارەی بوون و گەردوون و خۆی و تەنانەت خۆشی ناناسێت بۆیە خەڵک نابێت بە شەهادە بەکالۆریۆس ماجستێر دکتۆرا بەو شەهادانە تێبکەوێت و وابزانێ وەکو دەڵێن بەڕی خۆی لە ئاوێ هێناوەتە دەرێت چونکە چەندان کەسی وا هەیە بەداخەوە کە ناخوێنێتەوە بۆیە ڕۆشنبیرێکی بەرتەسکی هەیە هەندێک کەسیش هەیە کە هیچ شەهادەیەکیشی نییە بەڵام ینی ڕۆشنبیرێکی گەورە و فراوانی هەیە من بۆ خۆم چەند کەسی وا دەناسم بەس برادێکی دەناسم شەهادەی دوی متەوەسطەی هەیە دوی ناوەندی هەیە بەڵام چەندان دانرا و کتێبی هەیە و نووسەرێکی گەورەیە و هەموو کەس دەیناسی و خزمەتێکی زۆری لە چەندان بواردا بە ئەدەب و ڕۆشنبیری و زمانی کوردی کردووە بۆیە پێویستە هەمومان کتێب لای منداڵەکانمان خۆشەویستکەین و بۆ خۆشمان بوێت و بەردەوام بخوێنینەوە لە هەر بوارێکدا کە پێویستمان پێ بێ یان سەلیقەمان لەگەڵی بگونجێت و حەزمان لێبێت بۆیە ینی کتێب هیچ شتێک جێ کتێب ناگرێتەوە شەهادە و خوێن و نازناوی زانستی ئەوانە پێویستە بەردەوام کتێبمان لەبەردەستا بێت ئەگەر بمانەوێت بەرچاومان ڕووناک بێتەوە خەڵک فریومان نەدات و نەک هەر خەڵک فریمان نەدا بە خۆمان ببینە پێشڕەوی خەڵکو و ڕێ بۆ خەڵک ڕوونکەینەوە و ڕەش و سپی و چاک و خراپ لە یەکتر جیا بکەینەوە